هەموو ڕێپێوانێک پەرلەمانی خۆمان بە یاساڕێکی خستووە پێویستە هەر کەس و لایەنێک کە داوای ڕێپێوان دەکا ئەوە بزانێت کە پێویستی بە وەرگرتنی مۆڵەتە مۆڵەت وەرەگرێ بەرنامە و ئەجندای کاری ڕێپێوانەکە پێشکەش ئەکا و شوێنەکەش دیاری ئەکا ئەو کاتە ئێمە وەکو پارێزگای سلێمانی پشتیوانی لێ دەکەین و هاوکاری دەبین و داواکانیشیان دەگەێنین بە سەروی خۆمان بۆ ئەوەی داواکانیشیان جێبەجێ بکرێ بەڵام لە سەروی ئەوە هەر کەس و لایەنێک بێوێ بەدەر لە یاسا و ڕێنماییەکان ڕێپێوان بکە ئێمە بە پێی یاسا و یاسا کاری ئیجراعاتی یاسایی خۆی لەگەڵ دەکا و لە دادگاکان ئێمە بە پێی یاسا داوای خۆمانی لەسەر ئەەکەین واتە ئێمە دووبارەی دەکەمەوە بۆ سەرجەم کەناڵەکانتان ئێمە لەگەڵ ڕێپێوانین لەگەڵ خۆپیشاندانی هەموو هاوڵاتیانین باش لە معاناتی خەڵک تێگەین ئەزانین خەڵک برسیە ئەزانین خەڵک بێموچەیە ئەزانین خەڵک باری نەفسی تەواو نییە بۆیە هەموو ڕێپێوانێک هەموو خۆپیشاندانێک پشتیوانی لێ دەکەین لە چوارچەوەی ئەو یاسایی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە و بەدەر لەوە هەر کەسێک هەر کەس و لایەنێک هەر تاقم و دەستەیەک بوێ فەوزا لەم شارە دروستکا و باری نەئاسایی تێکدا و کارێکی وا بکە کە وەزعی ئاسایی شارەکە تێکچێ ئێمە ڕێگەی لێ دەگرین